لە کۆنفرانسی بیرەوەری کولتوری و تراما کە لە زانکۆی وڵایەتی کالیفۆرنیا لە شاری لانگلیشدا بەڕێوەچوو دوو مامۆستای کورد دکتر ئەمیر شەریفی و دکتر عەلی ئاشوری وتارێکیان سەبارەت بە هۆرە موزیکی کۆنی کورد پێشکەش کرد. چن بە گوناوکارن تالی لە زولفت بنەوە گەردەن تا باجان هۆ بکەم ئیلاهی مردن. I said, don't kill me because my wound is open. پسپۆڕان دەڵێن هۆرە بەشێکی گرنگ لە ناسنامەی کوردۆ دووبارە ناسینی ئەم موزیکە کۆنە یارمەتیمانەدا مێژوو و کولتوری خۆمان باشتر بناسین. هۆرە گەرەکم نییە بێژم فقط دەنگی سیاسەتە دەنگی بەرحاڵ تاریخ و مێژووی سیاسی است دەنگی عشقە دەنگی ژیانە دەنگی دڵتەنگیە دەنگی دڵە. این هۆرە زوانی هەستیناسی کوردە و شتێکە کە پرسیارێک ئەکات کە جیهانیە ئەم پرسیارێکە کە تا بەشەر لە بانزەوینەوە بێت ئەم پرسیارگەلە هەست. ئەوان چۆنیەتی سەر هەڵدانی هۆرەیان شی کردووە و باسی ئەوەیان کرد کە چۆن ئەم شێوازی گۆرانی وتنا دووبارە لە کوردستان پەڕێ پێدەدرێت. تەنانەت دکتر شەریفی ئاماژەی بەوە کرد کە لە شاری کرماشان شوێنێک بەناو ماڵی هەورە کراوەتەوە. ئەگەر دووارە مردم شانازی پێکەن و پای گرگەوە جێگەی بەرزێکی پیا کردگە ئەوەسە کە کورد خەریکە جۆرێ بە ڕیشەی خۆی هەڵەگەڕێتەوە. وە تیخە ئەودار بارد مەکەرین. She said, if I tell my kin, they will slay you with a poisoned dagger. اون که ایمه تاکیدمان سر هوره است هوره نه تنها لنظر ریشه وشکی بلکه لنظر کل نوع کنش یا عملی که انجام دادن اکتی که اکن امانه دیار اولین شیوه های شکلگیری موزیکه ارتباط انسان مروه لگل طبیعت لگل سروشت. من باورن بعضی موزیکولوژا وکی لایک فرانک هایمرز مثلا ایجی که ام شیوه خواندن ام جوره که خوانید و امانه اما در واقع دایک کوری که لکلیسای بر قرون وسطا. ئەم دوو مامۆستا باسی شوێن و شێوازی هۆرە و بەکارهێنانی ئەدەبی و مێژووی ئەم سەبکی موزیکا لە مەودای نەریتی و هاوچەرخدا کرد و سرنجی بینەر و بیسەری فرەڕەنگیان بۆ کولتوری کوردی ڕاکێشا. ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا.